بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان لار شوێنێکن سڵاو ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ داواکارم لە ڕەب العالەمین خوای گەورە تاعەت و عیبادەتی گەشتایەکمان قبول بفەرمێ. ئازیزان لە ئەڵقەی ئەوڕۆمان هاتوونەتە خزمەت زۆر بەڕێز مامۆستا ڕەسوولی گەزنەیی. مامۆستا گیان ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه. مامۆستا گیان خۆشحاڵین کە ئەمڕۆ لە خزمەت جەناب بداین. مامۆستا پێمان خۆش بوو ئەوڕۆ لە خزمەتتدا تەوەرێک بکەینەوە کە یەکێک لە دەردەکانی کۆمەلگایە بەڕاستی ئەمیش گرانکردن و قۆڕەکردنی بازارە واتە احتیکارکردنی بازار. مامۆستا ئەگەر لە جەناب بپرسین تاوانی شت گرانکردن هەڵقۆزینەوە لە بازار لە ڕوانگەی ئیسلامەوە چەندە مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله أجمعين. لسرتاوى بخير هاتني بارستانا كم سپاس مامۆستا. دەستخۆشی لە جەنابەتەکەی مامۆستا عومەر بەڕاستی کاتی خۆت تەرخانەکەی لە بۆ وتارەکانی مانجە ڕەمەزانی پیرۆز ئەرکەچی پیرۆزە هیوای سەرکەوتنت لە بۆ خوازین و سپاسی دەستگای زاری کرمانجشەکەین بۆ دانانی بەرنمەیەک بەو شێوە لە مانجە ڕەمەزانی پیرۆز کە خزمەت بە ئاین و کۆمەلگا بکات. قسەکردن لەسەر تەوەری احتیکار قۆسنەوەی گرانکردنی بازار دەردێکی کوشندەیە لە ناو کۆمەلگەی موسڵمانان بە تێکڕایی. ئەگەر بگەڕینەوە سەرەتای سەدری ئیسلام زۆر دەوڵەت هەیە مامۆستا عومەر ئێستا کە داخلی بازنەی ئیسلام بوون بەبێ شەڕ. ئەوەشیان لە ڕێگای تاجیر و بازرگانەکانی موسڵمانان بوو کە ڕوویان لە وڵاتانە کرد کە ئینسانی شارەزا لە دین بەرنامە جوانەکانی وان ڕازگۆیی لە کڕین و فرۆشتن ئەوەندە کاریگەر بوو لەسەر ئەو تاجر و بازرگانە غەیرە موسڵمانانە وای لێکردن ئەوان هاتنە ناوبازنەی ئیسلام. بەڵام ئەوڕۆ کە بەعەکسەوە بەڕاستی شتەشی خراپە بینین دەکرا خۆزگا بازاڕی موسڵمانان هەر هەمووی سعرەکەی هەڵواسرا باە لەو قیمەتانەش یعنی مناقەسات هەبایە نەک مزایدە بزانی چێ بە کەمتر شتێکی لە بازاڕی ئەفرۆشیت. بە ئەسەفەوە خەڵکەکن هەیە ئەو مانجە ڕەمەزانی کردیتە دەرفەتەک بۆ ئەوەی بازاڕی بقۆزیتەوە و گرانی بکە. ئەگەر متابعی بازاڕی بکەی هەموو شتەکان لە مانجە ڕەمەزانێ بەرەو سەرەوە ئەوەشیان جێگەی لە ئاینی پیرۆزی ئیسلام نابیتەوە. خوای جەلە جەلالوهو لە قورئانی پیرۆز دەربارەی ئەو کەسانە ئەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم ولا يحيق المكر السيء إلا بأهله. ئەوانەی فرتوفێڵ ئەکەن هیچ مەجالی تێدا نیە ئەنجامەکەیان لە بۆ خۆیان نەگەڕێتەوە. وە ڕۆژێک دادێ ئەو پارانەی بە زیادیان لەو خەڵکەی وەرگرتیە ئەو بازاڕیان گران کردیە دەبێ ئەو تاجیر و بازرگانە بزانیت هەمووی جارە شریکە ئەبێ بەدا و دەرمان بداتۆ لە دکتۆرەکان لە خۆی سەرە ئەو وعدی خوای گەورەیە. و فەرمودەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەربارەی ئەو کەسانەی احتیکارەکەن. احتیکار لە ئاینی پیرۆزی ئیسلام معلومی جەنابتە ئەوەیە شارنەوەی شتەکان بۆ ئەوەی بازاڕی پێگران بکە. ئاچی چەندین مەغزن پڕ ئەکا لە ڕوون لە شەکر لە برنج لە خواردەمەنی لە شیرینەمەنی لە خورمای ڕەمەزان لە هەموو ئەو شتانە ماوەی دووسێ ڕۆژ هەرێ وەڵا بازار نییە کاکە نەما لە بازاری ئەو جارەی دەینی بە گرانتر تەحویلی بازاڕی ئەدات. ئەو گرانکردنە ئەوە چییە؟ غەشە خیانەتە بەرامبەر بە برای موسڵمانی خۆی بە خوشی موسڵمانی خۆی بە کۆمەلگایەکەی خۆی. دەرچوونە لە فەرمودەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. باشە ئەگەر ئەو کەسە باوەڕێکی تەواو و 100% هەیە دەبێ ئەوەی
سوودی لۆ خۆی پێخۆشە لەو بەرابەرەکەی خۆشی پێخۆش بیت نەک ئەوێ ژیرفانی خۆی پڕ بکاتن لەسەر گەدە و خەڵکێکی هەژار لەبەر ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئینزارێکە داتا و کەسانەی کە ئەهلی احتیکارن هەر کەسێک دەست لە بۆ احتیکار و گرانکردنی بازار و شارنەوەی شتومەکان لە بازاری بداتن ئیلا خوای گەورە دوو بەڵای گەورەی لۆ ئەنێریت ئیلا ئەو ئینسانە ئیفلاسەکە یانە تووشی جوزامی ئەبی دوو بەڵای گەورەیە یان هەموو سەروەت و سامانەتەکەی لە دەستەدا یانە ئەو ئینسانە تووشی نەخۆشەشی جوزامی ئەبی خوای گەورە پەنامان بدە مامۆستا جان ئەگەر بێت و هەر بێنە سەر بابەتەکەی بەیانی بەتێر و تەسەلتر ئێستا مامۆستا بینی لە بازاڕەکان نەوعیات هەیە مامۆستا لە دوکانداری بۆ نمونە هەر یەکە بە کاڵایەک معاملە ئەکا هەیە مامۆستا پرسیارەکە دەڵێ من لەسەرەوە لێم گران کرایە پێویستە ئەمیش لەخنە خۆم سێقاتی بکەمەوە لە ئەوەی ئەمیش قازانجی خۆمی لێ بکەم یعنی تقریبان وەلێ دێ سەختەکە هەر هەموو یەکێتە سەر کەسی هەژار مامۆستایان ئەو کەسی کە شتەکە ئەکڕی مامۆستایانێ ئایا ئەو کەسە دووەمەکە کە شتەکەی بەگران کڕیە جارە شدی بەگران ئەیداتەوە ئەمەش تاوانبارەوی مامۆستا هەمووی عقوبەکە ئەگەڕێتەوە لە بۆ یەکەم کەس کە ئەو بازاڕی گران کردیەوە کوزانایان فەرمویان ئێمە ئەهلی فتوانینە فتوا بدەین نەقلی فتوا ئەکەین زانایانی شەرعزان وایان دانایە ئەوە یەکەم کەس دەستی لە گرانکردنی بازاڕی هەیە تاوانباری یەکەمە بەڵام مانەی ئەوە نییە ئەو کەسەش ئەگەر هەر بەو سعرەی کڕیەوە بە شەشی کەمتریە فرۆشیتەوە کەم ئەوە گوناهبار نییە بەڵام شەریک بیتن ینی حاشا لە سەم عاملەکەش درۆی بکاتن ڕاستەکەی بشاریتەوە سەقالبی غەش و خیانەت جا ئەو لە احتیکاریش بازارەکە دەرچۆ مامۆستای بەڕێز تووشی غەش خیانەت لە بازاری شتی خراپ پێکرێت نمونە بڕۆ فەردەچی پیوازی بکڕا لەسەرەوەی دانگرتێ و شتی زۆر جوان لە ناوە هەرچی زبل و خاشاکە تیان کردێ بڕۆ سندوقەچ تەماتەی ئەکڕی لەسەرەوە ماشاڵا و ئەمدە جوان ڕازاندرایتەوە حەزەکەی تەماشا بکەیت بەڵام ناوەرۆکەکەی هەمووی شتی خراپی تێدایە جا ئەوە بەعام پێداوەرە حتا خواردەمەنیەکانی دیکە ئەگەر بگەڕینەوە سەردەمی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە مەدینەی منەوەرە پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم بە بازاری مەدینەدا تێئەپەڕید دەست تەماشا ئەکە خواردەمەنی دانرایە دەستی مبارەکی لە ناو گونیەکی خواردەمەنی دانێت زەهەر خواردنەچی وشکە تێیدایە دەستی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پەنجەکانی تەڕ ئەبیت کە پەنجەکانی ئەچێشی توڵێ ئەو تەڕایەتە چییە فرۆشیارەکە حاشا لە حزوری پێغەمبەری خوا درۆەکە سرە ڕایگەش و خیانەتەکەش ئەڵێ ئەی پێغەمبەری خوای بارانی وێکەتیە نەمدیتە پێغەمبەری خوا فەرمی ئەخە سەرەوەی وشکە ئەکرار ئەو خواردەمەنیەی تەڕ بووە با لەسەرەوە مشتریەکە بیدیت باە لەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشێکدا فەرمی من غەشەنا فەلەیسە من کەسێک غەش و خیانەت بکە لە بازنەی ئیسلام ئەوە لە ئومەتی ئیسلام لە ئومەتی پێغەمبەر بەریە جا ئەگەر کەسێک ئامادە بیت نوێژ و تاعەت و عیبادەت و ڕۆژی و حەج و عومرە و هەرچی ئەیکا چونکە بالێک نەشارینەوە حقیقەتەکە وایە کابرا لە بن بەرجی دینی لە بازارشتی گرانە ئەوە بە یەک لەحزە هەمووی لەدەستەدا یعنی دەبێ ئەو ئینسانە لەو فەرمودەی پێغەمبەری خوا بترسێت کە بەبێ ئیمانی لە دنیای دەرەچێت ینی مامۆستا ئێستا دەبی تاچی موسڵمان تێبگاکەوەی ینی بەریەکەوتن هەیە لەگەر عیبادەتەکانمان لەگەر چۆنێتی معاملەکردمان لە بازاردا ینی مامۆستا زۆر خەڵک هەیە معاملە شتێکە عیبادەت شتێکە من لە ئەهلی نوێژم و لە خول لەولای بە کەیفی خۆم خێر و سەدەقە ئەەکەم بەڵام لە بازاریش بە کەیفی خۆم تەعاملەکەم معلومی جەناب تەمامۆستاوە ئەواز هەڵەیەکی یەکجار گەورەیە لە ئاینی پیرۆزە ئیسلام جێگای نابیتەوە جێگای نابیتەوە حەسەد و تەمە دوو شتن دوو سیفەتی خراپن لە ناودڵی هەر مرۆڤێک و ئیمانیش لەلایەک معلومی جەناب تە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمی حەسەد و ئیمان
جوان شوێ دزەی نابی تۆ لە ناو دڵێ یەک دڵێ دەبارە دەبی لەنا ئەو دڵی شەڕێکیان یەکێکەچی دەربکە جوان کەواتە ئەو ئینسانە دەستی لە بۆ غەش و خیانەت بێت ئەوە حەسادەتە تەما جوان ئەوە تەماعی تەماعی گرتیە بڵێ کە تەماعی گر کەواتە ئەوە شەڕێتی ئیمانەکەی لە ناو دڵی خۆ دەرکردیە جوان کەواتە ئەوە ئاخیرەکەی ئەوەی لە بۆ ئێمە ڕۆنەبیتەوە مامۆستای بەڕێز یعنی ئینسانی مسلمان دەبێ هەموو جەستەی خاوێن بیت دڵی خاوێن بیم ڕنگدانەوەی ئاینەکەی لەسەر کردارەکانی هەبێژە یعنی عفوکە هەر نەسی قورآن ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر بەس پێم وایە ئەو ئاەتە پیرۆزە کافیە لە بۆ ئینسانی مسلمان دەبێ ئەو نوێژە ئینسانی والێ بکە لە هەموو فەحشا و منکەڕاتەشی وە دووری بێخی کەواتە ئەگەر احتیکارە ئەگەر غەش و خیانەتە لە بازاڕی گرانکردنی بازارە شارنەوەی عیبە یعنی ئەوانە هەر هەمویان ئەسنا بابی ئەوەی ئەو ئینسانە تووشی منکەڕاتیان فەحش مامۆستا لە بەشداریکردن لە چارەسەرکردنی ئەم دیاردە خراپەیە بۆ نمونە بۆ ئەوەی ئەو دیاردەیە نەمێنی ئەمە ئەرچی شێ مامۆستا مەسەرەن کە ڕوبەڕووی ئەم دیاردە خراپە بینەوە خۆی الدین و النصیحة دین ئامۆژگاریە هاتنی خەڵک لە بۆ مزگەوت بە تایبەتی لە ڕۆژی نوێژانی هەینی وتارەکانی هەینی کە مانگانە لە ماوەی 30 ڕۆژ 4,000 ئەو ئینسانە شەحنێک وەرەگریت ئەو ئینسانە دێتە مزگەوت تەغزیە و خواردنەمەنە چی ڕۆحی و گیانی وەرئەگریت دەبێ ئەو مزگەوتە دەبێ ئەو نوێژە هاتنی لە بۆ مزگەوت ئەو ئینسانەی لە هەموو ئەو کردارانە خاوێن بکاتەوە شێ تێی ئەگەینیت شێ پێی ئەگەینیت ئەرچی ماوەسای ئاینیە لە منبەری مزگەوت ئەو خەڵکەی لەو دیادە خراپانە ئاگدار بکاتەوە بەڵام ئەرچی خەڵکەکەشە هەر ئەوە نەبی لە مزگەوتێ چوە دەرێ لەبە دەرکەی مزگەوتێ پەیامنێرەک لێ پرتیاڵی مامۆستا باسی چی کرد بڵێ وڵە نازانم یعنی ئەو ئینسانە کە دێتە مزگەوت بە ڕۆح و جەستەوە بێتە مزگەوت بە ڕۆح و جەستەوە بێتە ناو مزگەوت پەیامی مزگەوت وەربگریت و لە کردارەکانی ڕۆژانەی ڕنگ بداتەوە لۆ ئەوەی نمونە چیلیکە ئێستا ئەمە با بڵین لەو شارەی خەڵکێک لێرە هەیە بە ناوی مەسیحی باشە مامۆستای بەڕێز دەبی مسلمان دوکاندارە لە تەنشت کەسێکی مەسیحی دەبی جیاوازی هەبیت دەبێت جیاوازی بازارەکەی ئەو ئینسانە مسلمانە لەگەڵ ئەو غەیرە مسلمانەی هەبیت جیاوازیەکەش لە چێ لە ڕەفتاری جوان لە کردداری جوان لە معاملەیەشی ڕاست و درست عیبەکان بە دیاربێخی تەماتە شێڕزیە مشتری ئەچی داواکات مەشغولیە کە بەشتەچی هەر مشتری ئاوری داوە لە پەچی لێتەیە کە هەرچی خراپە دەناو دەستەکە لە نەعالاگەی دەناو دەستێکە یکاکە آخر ئەو پارە حرامە لۆیە یعنی ئەو جارەی جاری وا هەیە باوەڕت هەبی لەو شارەی لەو بازارەی کەسی وا هەبووە گوتی من شتێکم لە بازاری کردیا خێرەکەی بەرامبەری سەرمایەک معلومە زانایانە فەرموون ئەگەر هەر شتێک جنسێک یعنی قیمەتەکەی ئەوەندە بەرز بوو قازانجەکەی خەریکە لە سەرمایەکەی وەساکەوی ئەوە داخلی بابی حرام فعلا مامۆستاجان تقریبا بەرنامەکەمان کۆتایی هات بەڕاستی الحەمدولillah بابەتەکە تەواو شی کردەوە خوای گەورە دەزەداتەوە بەڵام لە کۆتاییەکەی پامێشی کورتی نیودەقەی بۆ هاوڵاتیان بۆ ئاهلی بازار دوکاندارەکان جەنابەت پامێشیان پێ بگەینی پەیامی کۆتاییمەوەیە لە مانگەشی پڕخێر و بەرەکەت داینە کە ئەوڕۆ ڕۆژی 4 مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەرچی هەموو لایەکمانە بە خۆمان دابچینەوە مانگی ڕەمەزان وێزگەیەک بیتن بۆ گەڕانەوەمان بە ڕۆح و جەستار تەوبەیەکی ڕاستەقینە ڕۆژەکانمان لە بۆ خوای بێت ئەو تاعەت و عیبادەتەی ئەیکەین بە کردارە خراپەکانمان لە ناوی نەبین ئەو تاعەت و عیبادەتەوامان لێکاتن ببیتە کەفارەتی گوناهەکانی ساڵەکانی ڕابردوومان لێرە عهد و پەیمانێک لەگەڵ خوا و پێغەمبەری خوا جارەشی دیکە نەگەڕێنەوە سەر ئەو تاوانانە وە کەسێکی ڕازگۆ دەست پاک داوێن پاک زمان پاک بین بۆ ئەوەی خوای گەورە عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبول بکە و ئەرچی هەموو لایەکمانە لە مزگەوتەکان لە نوێژی تەراویح لە هەموو نوێژەکان بەردەوام چونکە معلومی جەنابتە نوێژەکانی
دوعاکانی مانجی ڕەمەزان ژیرە ئەبن دوعا بکەین خوای گەورە دەرگای ئاسمانەکانمان بەسەردا کاتە بارانی ڕەحمەتمان لەبۆ بنێری دوعا بکەین لە مانجی ڕەمەزان خوای گەورە لە بەڵاو موسیبەت و تاعون بمان پارێزی دوعا بکەین لە مانجی ڕەمەزانی پیرۆز خوای گەورە وڵات و نیشتیمانمان لە ناحەزان و لەو کەسانەی چاویان بڕیتە خاک و وڵات و نیشتیمانی ئێمە خوای گەورە لە دەستی ئەو ناحەزانە بمان پارێزی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه جارێکی دیکە دەستخۆشی لە جەنابەتەکەین و هیوای سەرکەوتنت لە بۆ خوازین بەخێر بێن سەرچاوە خوای گەورە زۆر سپاس دەکەین لە وەختمان گرتی خوای گەورە پاداشتی جەنابشت بداتەوە سوودمان بینی ئینشاءڵڵا بینەراریش سوودیان بینیوە ئینشاءڵڵا مامۆستا دووبارە سپاس بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان بە هیوای ئەوە ئینشاءڵڵا سوودتان بینی بێ داواکارم لە پەروەردیگار خوای گەورە تاعەتان قبول بفەرمێ والسلام عليكم ورحمة الله وبركاته